تۆفیق بڵاڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە قساکەین لەسەر بابەتێکی زۆر گرنگ کە پەیوەندی هەیە بە شوناسی نەتەوەییمان بەو جینۆسایدەی کە لە ماوەکانی ڕابردوودا بەسەر میلەتی کووردا هاتووە لەسەر دەستی ڕژێمی لە ناوچەی بەعس. جینۆساید کاتێک ئەنجام دراوە کە هیچ شوێنێکی دنیا کوردی نەناسیوە، بەڵام ئێمە لە ئێستادا لەسەر دەستی خانمی یەکەمی عێراق هەوڵەکان بەو ئاراستەیە کە جینۆسایدی گەلی کورد بکرێتە شوناسێکی نەتەوەی و نیشتیمانی و لە ئاستە نێودەوڵەتیەکان و هەرێمایەتیەکانە کاری لەسەر بکرێ و تا ڕادەیەک قەزەی کوردی پێبچێتە پێشەوە. ئەوەی کە لە بواری جینۆسایدا بۆ ناساندنی بە دنیای دەرەوە لە ماوەکانی ڕابردوودا کراوە تا چەند گرنگ بووە و ئەم پرۆسەی کە ئێستا دەستی پێکردووە لەسەر دەستی خانمی یەکەمی عێراق تا چەندە گرنگە. پرۆسەکە پێویستی بە ئیجماعێکەیە لە هەرێمی کوردستان و عێراق یاخود نەخێرە مەوڵە تاکە کەسیانش گرنگە لە ئێستادا. ئەوەی لە ڕابردوودا کە کراوە بۆ دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق هەوڵەکان جدی بوون یاخود نەخێر. ئێستا لەسەر دەستی هەوڵەکانی بەڕێز خانمی یەکەمی عێراق کۆمەڵێک گۆڕی بە کۆمەڵ لە سەماوە دۆزرایەوە و گۆڕێکی دیکەی بە کۆمەڵ ئێستا لە تەلشێخ دۆزراوەتەوە کە ئەمانە هەمووی هەوڵی جدیە بۆی کە پرۆسەی گۆڕە بە کۆمەڵەکان کە لە ڕابردوودا ئەنفالی گەلی کوردی تێدا ئەنجام دراوە ئێسک و پرووسکی قوربانیان شادکرێتەوە بە کەسوکاریان. پرۆسەی جینۆساید چی بە گەلی کورد بەخشی؟ پرۆسەی جینۆساید چۆن ئەتوانێت گەلی کورد لە مەحافلی نێودەوڵەتیدا بەرێتە پێشەوە؟ چێن ئەوانەی کە دەبێت ئیشکەل لەم بوارەدا و ئێمە پێویستمان بەکێیە پاڵپشتمان بێ بۆی کە جینۆساید ببێتە شوناسمان لە دنیادا. بۆ ئەم بابەتە گفتوگوی زیاترەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد حەمەساڵح تۆفیق شارەزای بواری جینۆساید کە بە سوپاسەوە لە سوودە لەگەڵمان. مامۆستا محەممەد گیان بەخێر بێت. خۆشحاڵین لە نزیکەوە بینیم. ئێمە زیاتر بێەوەی بێخوا سەلامەت. سەرەتا ئەگەر بە ئێمە باسیشی جینۆساید بکەین، ینی جینۆساید ئەوەی کە لە دنیادا باسەکرێت و بەسەر زۆرێک لە میلەتانی دنیادا تۆ مامۆستا محەممەد، ینی هەر میلەتە و بە جۆرێک لە جۆرەکان کاری لەسەر کردووە. ئیتر ئاخۆ ئەمە بۆتە شوناسی ئەو نەتەوەیە و بۆتە ینی ناسینەوە و سیمایەکی نیشتیمانی یاخودنا. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان و وەکو گەلی کورد لە ماوەکانی ڕابردوو لەسەر دەستی ڕژێمی بەعس ئێمە کۆمەڵ کوش کراوین و کۆمەڵی قوربانی زۆریشمان داوە لەم بوارەدا. ئەوەی کە هەیە جینۆسایدە و ئەتوانین بە جینۆساید ناوی بەرین یاخود جەنابەت چۆن پێداسەیەکی؟ زۆر سوپاس. بێگومان ئەوەی هەیە جینۆسایدە بە پێی ڕێکەوتنامەی جینۆسایدی ساڵی 1940 نەتەوە یەکگرتوەکان و سزادان لەسەری و ڕێگرتن لە جینۆساید بە پێی ئەو ڕێکەوتنامەیە ئەو ئیتیفاقیە ئەمە جینۆسایدە. لە هەر طبعاً ئێمە تاقەمیلەت نین کە جینۆساید کرابین و بەوە خەڵکی زۆری پێش ئێمە هەیە و هاوشێوەمان زۆرە لەوانە هەرەزەقەکانی لە دنیا ئەرمەنە هۆڵۆکۆستی جوورەکەیە، جینۆسایدەکانی دارفورە لە سوودان و جنوبی سوودان، دارفور و جنوبی سوودان، لەگەل لێ شوێنی تر ئەلبەت لە کەمبۆدیا کراوە، لە کوێ کراوانە. ئەمەی ئێمە بە هەموو پێوەرەکان ئەلبەت پێش هەموو شتێک محکمە عێراقیەکە خۆی بە جینۆسایدی ناسانوە و پەرلەمانی عێراق هەروە و بەشێکیش لە ئەنجامدەران یان تاوانباران سزا دراون، بەڵام ئەوە خواستی ئێمە نەبوو بەڕاستیەکەی. ئێمە من نامەوێ ئێمە هەموو کەسێک کە دەستی بوو بێ لە جینۆسایدی کورداوە کۆڵێ بکوژرێ، نە هەریەکە بە سزای خۆی بگات. ئەمە لە لای هۆڵۆکۆست هەر بەو شێوە کەوتەوە. ئەرمەنەکان بە شێوەیەک لە شێوەکان توانیان هەندێک حەقی خۆیان بسەنن لە ڕواندا بەباشی تاوانباران و ئەنجامدەران بە سزای خۆیان گەیشتن. ئەگەر دەرفەت بێ من باسێکی ئەوە شەکەم لای ئێمەش بەڕاستیەکەی ئیتر لە کۆمەڵێ ڕەهاند و کۆمەڵێ سەرەوە ئەبێ کار بکەین لەم مەسەلە تا ئێمە زۆر بەداخەوە جینۆسایدەکەمان
سەربارەوەی هەموو دنیا لەگەڵمانایە و ئەی سەلمێنێ بەڵام کەمترین تیشکی لەسرە تۆ چیتە شوێنێک یا لە مۆتەمەرێکی ناوخۆی یان دەرەکیە تۆ بەشدارە بیسەرەکەی کەمترین تیش لەسەر ئەو مەجالەیە ئەمانە کۆمەڵێ هۆکاری هەنڕاستیەکەی هۆکارەکان بەشێکی با ئێمە یەخەی خەڵکی دەرەوەی خۆمان نەگرین طبعاً ئێمە لە ناوچەیەکی جیۆپۆلۆتێکی زۆر نەساز و نەشیاوە ئەژین بەڵام بەشێکی خەتای خۆمانە ئێمە با پێشەوەی پێش دەرەوە و پێش دنیا پەڕۆیەک لە خۆمان دادڕین وەکو خەتاکی خۆمان لە چیدا لە نەزانیمانە یاخود خەتاکەی خۆمان کارنەکردنیشی جدیە بۆ لەو وەزع ئاڵۆزەیە کە هەشت با بڵێن ئەنفال کە پاکێجێکی جینۆسایدە بەشێکە جینۆساوە ئیلا لە شەستەکانەوە کورد قەتڵ و عامە کرێ و وێزگە هەرە سەرەکیەکانی ساڵی 1970 ئەمە سەردەستی باسیەکانە من باسی ئەم بەشەی کوردستانی شەکەم و ئیلا لە کوردستانەکانی تریچە خراپتر کراوە بەڵام وێزگەکانی جینۆسایدی ئێمە ئەوانەی کە زۆر زەقن لە هەشتا ئەو هەموو کوردە فەیلیە ئاودیوی ئێران کرا قڕکران جێنجەکانیان کوژرا لە هەشتا وسیا تۆ بەرزانیەکان 8 بۆ 10,000 هەر بەعینەن دەرچوون و قڕکران و ئەوە کران ئەوە طبعاً ئەو کاتە هیچ بەرگریەک هیچ سۆزێکی ئەو تۆ لەگەڵ کوردانە بوو لە هەشتا ئەنفالی هاتە سەر بە وەکۆڵێ بە پێوەرێکی گەورەتر و بە ژمارەیەکی گەورەتر و هەڵەبجە بە عینەن شێوە هیچ ڕێگرێکی لێ نەگرا دواتر ئەو میلیشیا ئیسلامیەی کە هات بۆ کوردە ئیزدیەکان هەمان دەرد و هەمان ئەو شێوەیە کرد ئێمە کاڵێم خۆمان لە هەر میلەتێکە کە جینۆساید ڕوویدا بێ هەوڵیان داوە پێش هەموو کەسێک و هەموو لایە بە خۆیانی براسێنن پێش ئەوە ئێمە چۆن خەڵکمان ئامادە کردووە خەڵکی خۆمان ئامادە کردووە بۆ ناساندنی ئەو تراجیدیایی لە ناوخۆی خۆمانە بە سەرکاڵێم ئەنفال بەشێکی زۆر زەقی ئەو مۆزوعێ ئێمە بە شێوەیەک لە شێوەکان خۆمان ئامادە نەکردووە هەر ئەوەندەی خۆوە هەموو جارێەوە کۆڵێم و کۆمێت دووبارەیەکە لێنەوە لە 91 بەدواوە بە شێوەیەک لە شێوەکان بووین بە خاوەنی وڵاتی خۆمان ئێمە ئاوا بەم شێوەیە ئیدارەی وڵاتمان کرد و بەم شێوە بەڵام وڵاوە قسەیەکی جدیەمێ لە سەری وەسە مامۆستا محەممەدیانی کە تۆ فعلەن وایە تۆ لە ناوخۆی خۆتە کە ئەم بابەتە ینی نەکەیتە شووناسی خۆت و نەوەکانی ئایندە بەم بابەتە گرنگە ئاشنانەکەی چۆن ئەتوانی بە دنیای بناسیێنی بەم شێوە کەرت و پەرتە لەگەڵ خۆمانرا ئەمە داخی دڵی هەموو کەسێکە داخی دڵی هەموو کەسێکە ئێمە بۆ وامان کرد ئێمە بۆ ڕاستە ئێمە گرفتاری عێراق بووین گرفتاری وڵاتانی هەرێمی دەورە بەرمان بووین گرفتاری فڕوفێڵی زلهێسەکانی دنیا بووین بە پێی بەرژەوەندەکانی خۆیان لەگەڵمانە ئەزوڵێنەوە بەڵام ئێمە کە خۆمان بین هەر لە ناو خۆشمانە ئێستا تەجروبە هەیە کە ئەو شوێنەی خۆی هەیە خۆی لەسەر ئەرز دروستەکە بە چاوێکی تر تێ ئەڕوانن ئێمە بە چاوێکی واتیان نەڕوانین خۆمان دروست نەکرد لە ئەنفالە من زۆر جار ئەواڵێم تۆ لە ئەوە 36 ساڵە تۆ تێپەڕیوە با بڵین ئەنفال وەکو وێزگەیەکی زەق و ئیلا ئێمە وێزگەکانی تر وەکو باسم کرد هەر ئەبێ لە سەری بوەستین و بیناسێنین بە خۆمان اینجا بە دەوروبەرمان اینجا بە خەڵکی دەرەوەشێک لە مێژوویە میلەتە دەروەی خۆمان تا ئێمە ئێستا نە لە پەروەردە نە لە زانکۆ نە لە ئەگەر خۆمان بەراوردکەین شتێ و تۆمان نەکردەوە کاکە ئێمە ئەوەندە دەردیشمان بۆ خۆمان دروست کردووە ئەلبەت میلەتانی جینۆساید زەدە بناڵێم دەردیان نییە بەڵام ئەمە ئەبێتە نەخشە ڕێگایەک بۆ ئەوەی تۆ لەو ڕوانگەیەوە بتانی بگەی بە کۆمەڵی ئامانج کە میلەتانی تر زوو پێیگەشتون بۆ نمونە خۆ تۆ هەموو جارێ ئەمەیە خەتەگرێ جوولەکە لە جینۆساید و لە هۆڵۆکۆستۆ گەیشتنەوە دەوڵەتێک بۆ خۆیان دروستکەن و دەوڵەتێک کە
کەیتر بەو مەفهومەی کە خۆمان بەڵام ئەزانین هەرجەنابی شتاماشت پێدا ئێمە محکومین بە واقعێک کە ئەویش ینی چواردەورمان ینی زۆر جار ڕاستەکە وڵاتانە ئێمە بە دۆستیانە بینین بەڵام هەمیشە ینی ئەوان لە دژی بەرژەوەندەکانی گەلی گورکاریان کردەوە یان نەما مەسا ئەم واقع جیۆپۆلیتیکە هەندێک شت فەرزەکە ئێمە دەور و بەرمان دۆست نین ئەگەر دۆستیش بن دۆستی مجاملەن و تا سەر نایەن لەگەڵمانە ئەمە واقعەکە بەڵام ئێمە خۆمان نین خۆمان نەمانتوانیەوە خۆمان پسەپێنین من یەک نمونەت بۆ با ئەمریکا لەگەڵم نەبێ با نازانم کێ با ئێران و توران لەگەڵم نەبێ بەڵام یەک نمونەت بۆ گەڕۆ لە ساڵانی 2006 تا حرەکەی سەحوەی سونەکانی عێراق دروست بوو پاش ئەو کشت و بڕێی کە خۆمان ئەزانیرەوان شیعە و سونە کاکە حرەکەیەک دروست بوو حرەکەکە زۆر زەق بەرامبەر بە ئەمریکا و بە هاوپەیمانان وەسایەوە و مەجبور بوون ئەوان ملی بۆ کەچکەن مەجبور بوون بە ئەمری واقع بوو بیکەن بە ئەمری واقع تۆ لای خۆت شت هەیە ئەتوانی بیکەی بە ئەمری واقع مەسەلەی تەعریبە ئەوە تەبعیز هیچ مەسەلەی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە ئەمانە تۆ ئەتوانی بە شێوەیەک لە شێوەکان وەزعی خۆتی تیا بسەپێنی تیا بسەلمێنی ئێمە ئەوانەمان نەکردووە دووەمیش ئەم دەردانەی کە لە ئێمە ڕوئەدا کە زەحرەزەقەکەیان ئەنفالی جینۆسایدی ئەنفالە ئێمە پندێک کەوترێ کورد ئەمڕۆ دوێنێ خۆی لەبیر نییە ئێمە ڕاستە کاکە کورد ئەمڕۆ دوێنێ خۆی لەبیر نییە تۆ تا ئێستا کە دواتر دێنە سەر گۆڕی بە کۆمەڵ چۆن مامەڵی لەگەڵ ئەوە زۆر گرنگە دەستخۆشی لەو کۆشە پیرۆزە ئەەکەم کە لە پشتی ئەم مەوزوعەوەیە با تاکە کەسیش بێ وەرەوە ماک ئەرکی دەستگا و مؤسساتە بەڵام تۆ تا ئێستا گەنجەکانی ئێمە ئەوەی لە شاوەش تا لەدایک بووە و ئەمڕۆ تەمەنێکی هەیە تەمەنی 36 ساڵە و ئەگەر لەو کاتا مناڵ بوو بێ ئەمڕۆ شتێکی ئەوتۆی نەدراوەتێ کە لێ پرسی مەگەر کەسێک خۆی ئەویش دەگمەنە و ئەویش کەمە خۆی متابعی کرد بێ ئەگەر نامێژووی ئەنفال و جینۆساید نازانێ بەڕاستی کوشت و بڕێکە سەدام کوردی ئەوەش ێستا تۆ ساڵانە کە ئەم یادە ڕێگە خرێ بۆ نمونە بۆ بابەتی ئەنفال بۆ بابەتی هەڵەبجە بۆ بابەتەکانی جینۆسایدی گەلی کورد و ئێزیدیەکان و بارزانەکان ینی بەس ئەو تاکە ڕۆژەیە ئێت ئەمە چۆن نەتوانی ئەم پەیامە گەورە نیشتیمانی کە قەتڵ و ئامێشی گەورەی بەسەر میلەتەکەدا بیگەێنی بۆ چوارە و لە 16 ساکرێ بەڵام ڕۆژی دواتر شتێکی ترە ڕۆژی دواتر ئاهەنگۆڵ پەرکێ شتێکەوان یعنی ئێمە تا ئێسا یەکەم لە واقعی کڕوزانەوە نەترازاوین ئەو لاوە نەچوین لە واقعی درۆشمبازی ئەو لاوە نەچوین کاری جات ناڵێم نییە بەڵام زۆر کەمە تاکە کەسیە ئەگەر خۆمان بەراورد بکەین بە خەڵکانی تر مەسا بۆ نمونە ئەرمەن تۆ ئەچیتە یێریڤان مەتحەفەکەیان نەبینی کاکە زۆر شتەداتێ مەتحەف و ئینستیتیوتە مەتحەف و مەعهەدە بۆ بەردەوام ئەوە بە گوێی خەڵکە ئەدەن هەموو خەڵکێکنەوە لە دوایەوە من ئەوەی باسی ئەەکەم 1950 جینۆسایدی ئەرمەن ڕوویدا و نزیکی مێژویی دوور و درێژ و نیوێک ئەوە بووە بەڵام لە 1994 بۆ 96 بۆ 1990 هەمان شت لە هەر ئەرمەنێک ئەپرسی هەر ئەرمەنێک ئەم واقعانە هەموو ئەزانێ هەموو بەشی ئەوەی لێ ئەزانێ من ناڵێم سپۆڕ لەوە بەڵام بەشی ئەوەی لێ ئەزانێ کە لە مێژووە چی بەسەر هاتووە و چۆن کار ئەکا و چۆن ئەییا بەگوێینەوەکانی خۆیان و چۆن ئەییا بەگوێی دنیا مەسا ئەرمەن تا ئێستا نزیکەی 35 مەتحەف و مۆزەخانەی نەک لە یێریڤان عەفو لە ئەرمینیا خۆیان لە وڵاتانی ترە لە وڵاتانی هاوسۆزیانە هۆلۆکۆست ئەگەر ڕقەمێک پێ بڵێم یعنی بەلاتەوە سەیرە 200 هەیە 100 لەوانە مۆزەخانەیە و مەعهەدی پێگەیانی خەڵکە بە شێوەکێرە لە 47 لە ئەڵمانیا و ئەو وڵاتانەی کە کاتی خۆی لە 39 بۆ 45 نازیەکان داگیریان کردووە 47
سەربازگە یان کەمپیگرتن و لە ناوبردن هەیە ئەمانە ئێستا ئەڕۆی من بەشێکیانە بنیوە ئەمانە کە ئێستا ئەڕۆی هەموو شتێکت بۆ بەرجەستە بووە هەموو شتێک کرد بۆ واقعی خۆی چی ڕوا بۆ نمونە تۆ ئەچیتە ئاوشویس کە لەوێ حدودی 1,100,000 جوولەکە و 400,000 غێری جوولەکەش کوژران لە چلۆ یان لە 39 لە چلۆ ئەو دروستکرا بۆ 45 کە تۆ ئەڕۆیتە ئەوێ هەموو شتێکت بەرجەستەیە کاکە 22 هۆڵ لە ئاوژویزیەک و 2 هەیە 22 هۆڵ کە خەڵکی تیابند کراوە و 400 کەسی گرتو و 800 کەسیان تێترا بوو باتەوە ئەو سەردەم واقعی ئەو سەروەختەیە کە ڕووی داوە کوورەکان کە خەڵکیان تیا سووتانوە و خەڵکیان تیا کردووە بە خۆڵەمێش تۆ ئەچیت ئەیبینی لە بەردەمی کوورەی ژمارەیەکە سێدارەیەک هەڵواسراوە کە تۆ ئەچیتە ئەوێ پرسێم سێدارەیە چییە؟ یەکسەر پێدەڵێن ئەو سێدارەیە ئەوە ڕۆدۆلفیوز کە فەرماندەی ئەم سەربازگەیە بۆیە ئەم کەمپە بووە و جوولەکە و غەیرە جوولەکەیش تەمان کەم نەڵێم جوولەکە و غەیرە جوولەکە لە سەروەختی نازیەکانە کەم ئەندام خەڵکی چەپ چوزانم دنیایەک خەڵکی تر ئەمە لە ناوە براون کە ئەچی تۆ لە هۆڵێکە یەک لا دیواری کە هۆڵێکە 800 کەسی گرتووە خۆ جێگەی 400 وە هۆڵێکی گەورە کە ئەچی یەک لا دیوار بەس عینەک ئەبینی عینەک بە شکاوی بە چاغی بە چی یەک لا دیوار تۆ دوور لە ڕوتان پێڵاوی گەورە و مناڵ ئەبینی ئەمە پێت ئەڵێ بە تراژیدیاکە دەخاتەوە یەک لا دیوار بەس تۆ قژی ئافرەت و پەلکی ئافرەت ئەبینی پێشەوەی بیان سووتێنن ئەمە قژەسەریان لێکراوەتەوە و ئەم قژەسەرانە کراون بە بەتانی و بەڕایەخ بۆ سزنەکانی زیندانەکانی بۆ زیندانەکانی کە بەردەوام بەڕێوە بۆ ئەیان هێنا تۆ لەوێ 950 کیلۆ نزیکەی تەنێک دانراوە هەر کەسێکی وەکو من و تۆ هەر کەسێ بچێتە ئەوێ کە مرۆڤایەتی ئاوای لێکراوە بەدەر لەوەی ئەمە کێیە و کێ نییە تۆ متعاطفە بی لەگەڵ تۆ دەستەکەیتە گریان بۆ ئەوەی کە بەشەر لەگەڵ شتیوای کردووە تاوانبار لە بەشەرە باشە کاکە ئێمە هەر لە ئەم مەوزوعانەوە بڕۆ من ناڕم بۆ زانکۆ و پەروەردەوانە هەر لە چ مۆزەخانەیەکمان ئێستا واقعی ئەنفال واقعی فەیلەکان واقعی بەرزانیەکان واقعی هەڵەبجە قەیرا مۆنومنتێک لە هەڵەبجەیە کاکە مۆنومنتێک لە هەڵەبجەیە بەڕاوەشیش کەلوپەلەکانی زۆر کەلوپەلەکانی هێمدا من هەر خۆم کتێبم چاپ کردو بردوم بێ دوایەچم نایبینمەوە لەوێ کاکەگیان یعنی شتێک نادرێتێ کاکە خۆمە عیلم نییە مەسەلەی مۆزەخانە و ئینستیتوت ئەمە بڕۆ ئاوشڤیتس بینە بڕۆ ساکسن هاوسن ببینە بڕۆ فلان شوێن و فلان شوێن کە من دڵنیام دنیایە خەڵکی مدیری ئەو مۆزەخانانەش چوون دنیایە خەڵکی تر چووە بەس کاکە من وەکو ئەوش ڕێک با وەکو ئەوم پێ ناکرێ خۆ ئەکرێ 21ێکی بچووکتر لەوە من دەیەکێکی بکەم ئەمە هیچ علمیتیانە من شتی تازە ناڵێم بەس بڕۆ ئەوە ببینە وەرە شتێکم ئەو چییە ئەو هەرچی کەرەستەیەک کە بەندیەکان بەکاریان هێناوە لەوێ دایناوە کراوەتەوە ئەی خاتە ڕوو دەوە هەر دنیایەک سەرچاوە تۆ بە یەک مانگ هەر لە سێرچی ئەلکترۆنی گەڕانی ئەلکترۆنی بکە بە یەک مانگ ناگەیتەوە بۆ ئەرمەنیش هەروایە بۆ ئەوە باشە تۆ لای خۆت وەرە بزانم چیت کردووە لەو دواتر دێمە سەر ئەوە کە ئێمە چۆن بتوانین ئەم بابەتە تەوزیف بکەین کە ئەم کەلوپەلانی کە هەیە لە لای ینی ئەو بۆ نمونێ سەر لە گۆڕاو بە کۆمەڵەکان بە تایبەتی ئەوەی سەماوە یعنی ئەمە لەو گۆڕە بە کۆمەڵانای یەک دنیا کەلوپەلی مناڵمان بینی یەک دنیا کەلوپەلی ژنمان بینی لە گۆڕە بە کۆمەڵەکانی دیکە کە هەڵە درێن و دواتر دێمە سەرەوەی کە چۆن ئەم بابەتە ئێمە بکەینە کەرەستەکان بکەینە بابەتێکی ینی مۆزەخانەیی و بیناسیێنین بە هەموو دنیا بەڵام منەمە ئێستا پرسیاری ئەوە
کردو مامۆستا محەممەد هەوڵەکان بە ئاراسی دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان خۆشببختانە لە ئێسادا جددی دڵخۆشکەرە و ئەو هەنگاوانەیە درێ کە لەلایەن بەڕێز خانمی یەکەمی عراق شانەزی ئیبراهیم محەممەد ئەمە جێگەی دەستخۆشیە بەڕاستی تیمێکی گەورەی خستۆتە کار بۆ ئەوەی کە ئەو گۆڕی بە کۆمەڵ لە هەر شوێنێکی عراق و لە هەر ناوچەیەشی ینی ئەم کوردستانەدا یاخود لە ناوچەکانی دیکەی خوار و باشوور هەبێت بیدۆزنەوە. ئێمە ئێستا بۆ نمونە ئەو هەوڵانی کە خات و شانەزی ئیبراهیم محەممەدەیدا لە دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکانە و ئەو تیمەی کە لەگەڵ یا کارەکەن لەم بوارەیە ئەتوانین بڵین تا چەند ئەمە ئەبێتە مای ئەوەی کەیتر تەواو پرۆسەکە تەکمیلە ئەبێت و کۆتایی دێ یاخود نەخێر پێویستی بە هەنگاوی جدیتر هەیە پێویستی بە خەڵکی جدیتر هەیە بۆ ئەوی کە کار بکە لەم بوارەدا و پاڵپشت بێ بۆ ئەم هەنگاوانەی ینی خانمی یەکەمی عراق ئەم هەنگاوە جێگەی دەستخۆشی هەموو کەسێکە لە هەموو کەسێک هەموو جێگەی دەستخۆشی هەموو کەسێک بەڵێ بەڵێ فەرموو بەڵام با من باسێکی مەسلەی گۆڕی بە کۆمەڵ بکەم گۆڕی بە کۆمەڵ هەر کورد نیەتی دنیای میلەتانی تر هەیە و ئەسبابیش زۆرە هەیە بە جەنگ هەیە بە برسێتی هەیە بە نمونە زۆرە مەسەڵەن هەر بۆ جەنگ لە ئیسپانیا 2000 گۆڕی بە کۆمەڵ لە شەڕی 1936 لە وەختی فرانکۆە لە شەڕی ئەهلی ئەوەیە ئەوە نمونەیەکی زۆر باشە 2000 گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە نزیکەی 500,000 لەو سەردەما کە باسم کرد کوژراوە و 135,000 دوای ئەو سەردەما هەر کوژراوە لە سەردەستی فارچەکانی سەر بە فرانکۆە ئێستا بەردەوام کارەکرێت دۆزراوەتەوە کار ئەکرێ نمونەی بۆ ماوەیی ڕەچەڵەکی وەرگیراوە با بڵێ نمونەی خوێن لە کەسوکاری ئەو ژمارە زۆرە ئێستا بە پێی ئەو مەسلەیە بەردەوام ئەدۆزرێت کە لە 36 بۆ 39 تا ئێستا آخر مەرحەلێکی زۆرە تۆ لە هەشتاکانەوە تا ئێستەیە ئەمەت نەکردووە لەوێ کارێکی زۆر باش کراوە ئەمە نمونەیە کە ئیسپانیا کارێکی زۆر باشی لەم ڕۆتیا ئەکرێ نمونەیەکی ترمان هەیە لە ساڵی 1950 بۆ 53 کۆریایی باکوور و کۆریای باشوور شەڕێکی گەورەی سە بووە بە زەربل بەسەر هەرچەنە ئێمە تێمان پەڕان لای خۆمانەوە لەو کاتە نزیکەی 100 بۆ 200,000 خەڵکی کۆریا لە کوژراوە خەڵکی کۆریای باشوور کە بە هەواخوای یان مؤەیدی ئەوانی کۆریای باکوورن طبعا منەڵێم 100 بە 2000 هەموو جینۆسایدێک لەو بابەتێ هەموو جینۆسایدێ ڕقەمی مەزبوط نییە چونکە تۆ لە تاومایەکی گەرما و گەرما کوردستانی کاڵێ 1970 ڕقەمی کەس ڕقەمی مەزبوط نییە لە ڕواندا کاڵێن 800,000 بۆ ملیۆنێک ڕاستە ڕەنگە 800,000 زیاتر بێ بەڵام ڕەنگەکەم ڕقەوە لە ئەرمەنا ئاڵێن ملیۆن و نوێیەکە بەڵام هەندێ ئەرقامی تر شتی تر ئەڵێن ئەم 100 بۆ 200,000 نێژراون لە جەزیرەکە سووتێنراون نێژراون تێکچوون لە ساڵی 1956 کە ویستیان ئەمانە بدۆزنەوە لە گۆڕی بە کۆمەڵان بۆیان جیا نەکرایەوە کە بۆیان جیا نەکرایەوە مەسلەی DNA-شیان بۆ هەر نەکرا هەڵسان 100 تەرم کە ئێسک و پرووسکەکانیان بە ساغی ماوە ئەم 100 تەرمەیان جیا کردەوە بەجیا هەرێکە لە گۆڕ بە پێی ڕێوڕسمی ئاینی و کۆمەڵایەتی خۆیان طبعا ئینسان ئێستا دێمە سەری باش ئەمە جیاکرایەوە لە ناوچەیەکە نێژران وەکو نوێنەری ئەو 100 بۆ 200,000 میلێکی گرانیتیان لەسەر دروست کرد وەکو مۆنۆمنتێکی گرانیتیان لەسەر دروست کرد یان مەڕمەڕ لەسەر گرانیت بەردێکی زۆر گران بەهایە لە سەریان نووسی ئێمە وەکو گەلی کۆریا نەوەی ئەم باپیرانەمانن کە لێرە نێژراون ئێمە وەکو نەتەوەنەوەی ئەوانین ئەم 100 کەسە نوێنەری 100,000 یا 200,000ەکەیە تۆ ئەچیتە سەری هەر هەمووی
بە باوکو و برا و دایکی کە سوکاری خۆی ئەزانی ئەمەزان ئەمە ڕەنگە نمونەیەکی بەسوود بێ بۆ کورد بۆ ئێمە بۆ دڵنیایی کە چاوی لێ بکەین ئێمە لە هەشتاوە بۆ فەیلەکان و بۆ بەرزانیەکان و بۆ هەشتی هەڵەبجە و ئەنفال تا ئێستا چیمان هێناوەتەوە تا ئێستا حدودی نەگەشتۆتە 3000 پرۆسەکەی کاتۆ ئێسکۆ پرۆس نەگەشتۆ 3000 لەو ژمارە زۆرەی کە من 1970 سەلمێنم ئەگەر ئەوە نەبێ ئەوانی بەداخ و دەرتوز و خاوە مردن لەو ژمارەیە دوای ئەوان تێپەڕانوە ڕاست تۆ خۆ من هەموو ئەخوازین DNA بۆ هەموو کەسێ لە من و لە تۆ لە خوێن وەرگێ و کە سوکارمان کەتیا چوون دوایی بەراورد کرێ بەڵام ئەم عملەیە لە ئیسپانیا کە لە 36 بۆ 39 تا ئێستا هەر خەریکن هەر بەردەواو نەبووە هەر بەردەوا لە کوردی شاتەواوە کورد بەم داروبارەی خۆی و بەم داروبارەی ئەم عێراقی ئێمە وەکوڵێ لەگەڵیا لە 1920ەوە تێکەڵ بووین و ئەمە دەردمانە و ئەم وەسعە هەرێمیە و ئەم نازانم چییە ئەم هەویرە ئاو زۆر کێشە هەموو کەسوکارێکی ئەنفال کەسوکاری هەمومان کاکە هەرێکە لە ئێمە بگری دنیای خزمی نزیکی یان ئەوەی ڕاستە و خۆش نەبێ تۆ ئەوەک باشە ئەم عملەیە گۆڕەکان ئاوا ئەم جوهدێکی پیرۆزە من 100 جار دەستخۆشی لە شانازخانەکەم کە کارێکی وا ئەکا بەڵام لە عێراقا دائیرەی پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکان دائرة حماية المقابر الجماعية بەپێی قانونی ڕقم 5 ساڵی 2006 تۆ ئەمە دروست بووە ساڵی 2015 بەپێی قانونی ڕقم 13 دەستکاری کراوە و تعدیلی تێکراوە تا ئێستا 3 کۆنگرەش بۆ ئەم مەسەلەی گۆڕە بە کۆمەڵەکان گیراوە من لە کۆنگرەی یەکەمی 2006 لە لەندەن کراوە 2008 لە بەغا کراوە 2011 لە هەولێرە کراوە من 2011 تا بەشدار بوونەوە گەلێشت ئەوترێ گەلێشت ئەوە ئەکرێ کە ئێمە پێویستە ئەو بکەین ئەو بکەین و بەدەم ئاسانە تۆ بڵێ من ئەمانە هەموو DNA وەرئەگرم وانە ئەمە لە کۆریا ئەوە تەجروبەکەیانە شوێنی تر تەجروبەی هەر لەو بابەتەیە ڕوانندای سێمەسەری عینە تەجروبەیەکی تری هەیە لە ڕواندا پێشەوەی تێپەڕین بەسەریاش بە ئەمە بەراوردێکی باشە بۆ کورد پاشەوەی ئەنجامدەرانی ئەو 800,000 بۆ ملیۆن تووتسیە کە لەسەر لەسی هۆتۆکانە کوژران تەبان هەر نەک تووتسی ئەو هۆتۆیش کە ژنخواسی لەگەڵ تووتسیا کردبوو یان هەواخوای ئەوان بوو یا دۆستێوان بوو ئەویش کوژرە ئەمانە بە 10,000 و 20,000 و 50,000 مەسە بۆ لە مەکتەبێکە مەکتەبی پیشەسازی پێڵێن لە شاری کیگالی 50,000 تێنڕکاک ئەم 50,000 خۆ تازە تۆ چی دەرەهێنی دەری ناهێنی مجموعەیە کە لەسەر ڕەنگە ئێمە دەستوری ئیسلامی و کۆمەڵایەتی خۆمان ڕێگەنەدا کە لەسەر عەرزکەی لەوێ کە لەسەر عەرزکرا لە کەنیسەیەکە کە کەنیسەیەک لەوێ خەڵک پەنای بەر لەبەر کەنیسەکە کەچی کەنیسەکە پشتی تێکردن و خەڵکەکان لەوێ کوژران 40,000 کەس بەس فرێدرایە دەریاچەی ڤیکتۆریاوە دوایی دەریان هێنان بەڵام ئەمە ڕاستە بە سیستەمی محکەمە و محکەمەکاری زۆرێکیان لێ ئەنجام درا دواتر بە عورفێکی کۆمەڵایەتی ئەوێش سیستەمێکە با بڵێن وەکو ئێمە چۆن پێڵێن سڵحی عەشایری ناوانەین چی ناوانەی بەم جۆرە سڵحا خۆ هەموو کەس ناکوژرێ گاچاچای پێڵێن بەم گاچاچایە حدودی ملیۆنێک و ئەوەندە خەڵک سزادران مەسەڵەن تۆ ماڵێک وێران کردو ماڵی دراوسەکەی خۆت وێران کردووە ئیستا تۆ بەشێک لەو داهاتەی کە ئەبێت تەعویزی کەرەوە بەو شێوەیەکەڵایەوە خاڵێکی زۆر باشە ئێمە لێرە چی کرا لە عێراق لە هەرێمی کوردستان چی کرا بۆی کە سوکاری ئەنفالکراوان و هەڵەبجە و نازانجە و ئەزیدیەکان بەڕاستیانی لە ئەرمەنا ئەگەر محکەمەش نەبێ بە شێوەیەک لە شێوەکان وەکۆڵێ من ناڵێم هەموو جارێت تاکیدم لەسەرەوە کردەوە مستەمەعێکی تۆڵستێن دروست ناکەین بەڵام سێ پاشا سەرەکیەکەی کە بوون بەهۆی ئەو بەڵام ئیتیحاد و تەرەقی کە بوون بە هۆی ئەو وەزعی کە
حتى مجموعەیە کوردیشی تیا بەشدارکەن لە قەتڵ و عامی ئەرمەنا باتر زۆرێک لەوانە کاکە بە سزای خۆیان گەیشتن لەسەر دەستی خەڵکە منەوە پرسم ئەرمەن ئەوەی کرد ئەرە تۆ کاکە ملازم محسین منەی خوێنمەوە لە هەندێک شوێناڵێ لە عەزەمیە دۆندرمەخانەی هەیە کاکە کەس پێێنەوە عەجاج کە ئەو خەڵکی نوگرە سەلمان و عزیزانمان لە نوگرە سەلمان کە نیوەی کرایە ژێر خۆڵە و نیوەی درایە دەمسەگە و نیوەی ئستا خەڵکە ڕۆین بەس بۆی ئەگرین حجاج دەڵێن وەکو بەرزەکی بانان دەرباز بووە لە 63 زەعیم سدیقێک هەبوو تاوانبارترین کەس بەرامبەر بە سلێمانی بەکوێ زەعیم سدیق دوایی بە حادسەی سیارەت دەرچوو بە مردی خوای مرد یعنی بە حادسەی سیارەت دەرچوو کەسێک لە ئێمە من ناڵێم بڕۆ بیکوژەوانە بەڵام هەوڵی محکەمە بوو خۆ دەسەڵاتدارانی ڕژێمی باسیژ ینی هەمویان هیچی لەسەر قەزیەی خۆی هەڵواسیوە لێرە بە تۆ چاخۆی هەڵواسیەوە بەم حکومە تازەی عێراق شاخۆی هەڵواسیە و شتێکی ئەوتەوە نەکرا بەڵە تۆ لە ئەوە لە ڕواندا ئێستا 6 مۆزەخانە هەیە کە دوانیان مەحەدیشن ئەمە ئەیدا بەگوێی خەڵکە کە چی ڕوویداوە تۆ ئەچی بۆ شارێکی گالی دووسە شاری تر مێژۆکەت بۆ گێڕێتەوە لە بەر جوان بۆ تا ئەگەڕێتەوە و ئەوانەی کە ئەنجام دەرکە لە سەرەکانی ژەبینی دەمووی لە بەرچاوڕێ ئەنجام دەر و هۆکارە سەرەکیەکان زۆریان ئەوە کران زۆریان سزا دران مناڵێم هەر بە کۆژ هەیە 2 ساڵ سزنە هەیە 5 ساڵ سزنە هەیە ڕئیسی وزەراکەی ئەو سەرۆختەیە ئەعدام کرا ئەمانە وەزعێکیان دروست کردووە ئێستا کەس باسی هۆتۆتوچی ناکا و خەڵکەکە مجتەمەعێکی بەنگلیزی پێڵێن ریکۆنسیلیشن مجتەمەعێکی ئاشتەواییان دروست کردووە بەڵام ئەو ئاشتەواییەک من مەبەستمە یا منەیڵێم ئاشتەوایی گورگومەڕ نییە بەیەکەوە ئاو بخۆنەوە نە ئەوانەی هەموو بە سزای خۆیان گەیشتن ئەوانی تریش کە کەتنێکی کردووە و کە ماڵە دراوچەکەی حەزێت داوە وردە پەشیمان بووەتەوە ئێستا مجتەمەعێک بەرەو پێشەوە ڕوە بۆ بەرەو پێ بەچی هەر بەدەمەی پێ ناڵێم پێشەوە ئەو خەڵکانەی من و تۆ کە کوردن و لە بەریتانیان تا پار و پێراریش دەنگوا بوو ئەمانە ئەنێرێن بۆ ڕواندا بۆی لەوێ ئیش بکەن و لە کۆڵی بریتانیاش ببنەوە ئەمە یەکێکە لە بەرزترین و بەهێزترین ئێستا ئەو ڕوانندایە کە ملیۆنێکی تیاکوژرا یەکێکە لە بەهێزترین ئابوووریەکانی ئەفریقیا کەواتە بەچی ئێستا لە هەندێشتەوە ناوێنێن دوبەی ئەفریقیا ناوی دنیاە ناوی لەو بابەت ئەمە لە چیوە لە ئیدارەدانێکی دروست و ڕاست و کە گەیشتون بۆ لە خۆڕایی خۆ نەبوون بە یەکێک لە ئابوووریە هەرە بەهێزەکانی ئەفریقیا خەڵک کورد لە بریتانیاوە بنێرن لەوێ ئیش بکە و لە کۆڵی تۆ بەدەر لەوەی کە ئەم قەزەیە کە هەیە جینۆساید و ئەم کارەساتی کە بەسەر گەلی کووردا هاتووە لە کوردستان و لەم ناوچە جیاوازانەیە بەدەر لەوەی کە تەوزیفێکی بۆ ئەم بابەتە سیاسی و ببێتە شوناسی نەتەوەیەک یعنی ئەو تاتوانین لە مەجالەکانی دیکەشە کاری لەسەر بکەی ئێمە هەروەکو جەنابیش تامەژەت پێدا لە ماوەکانی ڕابردوو خۆ بڕیاری ینی بۆ نمونە پەرلەمانی عێراق هەیە و دادگای باڵای فیدرالی هەیە کە دەبێ یعنی تعویزی کە سوکاری ئەنفالکراوان بکرێتەوە ئەی کو زەحمەت بۆ نەکرا هەرێمی کوردستان بۆ بەدوایە نەچوو کە تۆ دێیتە سەر مەسەلەی قەرەبوو یەکسەر بیرە بۆ لای چی ئەچێ بۆ لای جوولەکە ئەچی ئەمانە تا ئێستش ئەڵمانیادا ئەدۆشن تا ئێستش بە ملیاران دۆلاری لێ ئەسەن بۆ کە سوکاری فەوتاوەکانی خۆیان کە لە هۆڵۆکۆستا ئەڵێن 6 ملیۆنیوە بەڵام لە من و تۆ سەری کۆمپیوتەرگەی قومار کە بڕۆت سەر مۆزەخانەی یادڤاشیم ئەم یادڤاشیمە لە قودسە لە ئۆرشەلیمە ئەمە لەم شوێنە ناوی بەلای کەمەوە 5 ملیۆن خەڵکی لە ناوچوو هەیە ناوی بە مناڵ تەسنیف کراوە بە تەمەن بەچی ئەو 47 شوێنەی کە من پێشتر سەرەتای قسەکانمان باسم کردک و ئاوژویس و ساوتن هاوسنوانە لەوێ خەڵک کراوە بە خۆڵەمێش لە ئاوژویس خەڵک کراوە بە خۆرەبێت بەڵام سێدارەکەی ڕۆدۆلفیوس و کوورەکان تۆ ئەچی هەموو حقەتێکە بینی قاعەکان هەموو حقەتێکە بینی بەڵام خۆڵەمێشەکەی دراوە بەدەم ئاوە چۆ بۆ بەحری بەڵتیق لە شوێنێکی تر لە نزیکی بەرلین 50 کیلومتر لە بەرلینەوە دوورە
ساکسن هاوزن لەوێ هەر خەڵکیان نەسووتانوە خۆڵەمێشەکە کراوە چاڵێکە کراوەتە سەکۆیەکی درێژکولا تۆ هەموو یەکشەمەیە من و تۆ ئەچین بۆوێ هەر کەسێک گەشتیار ئەچێ بۆوێ چەپکە گوڵێک ئەگرێ بەدەستەوە لەسەر خۆڵەمێشتی ئەو قوربانیانەدایەنێ ئەمە هەم قوربانیەکان جوولەکە و غەیری جوولەکەشتیان تایە مرۆڤن و لەوێ کراون بە کوورا و سووتێنراون تۆ وەکو ڕێزێک بۆ مرۆڤایەتی تۆ ئەچی ئالوێ ئەمە لە داخاو لە بۆ خنفاڵ و لەکوێ کۆمەڵێ ناو هەیە لەوانە هەموو کەرەستەکان چی بەکار هاتووە لەوێ تۆ بە جوانی لەلاان بەرجەستەیە ئەمە بەدەر لە هەزار تۆ لای من و تۆ تا ئێستا لە مەجموعی ئەوەندە هەزارە با بڵێن کەیتر هەرێکە بە جۆرێ باسێکا و جنۆسایدی هەموو میلەتیش هەروایە تا ئێستا نزیکەی 3000 هاتووەتەوە ئەم 3000 هاتووەتەوە 500 ئەوەنەیەک لە چەمچەماڵە ئەو شتێکی باشە خۆتۆ مۆنۆمنتەکەیە بەڵام چواردەری مۆنومنتەکە بەنزینخانەیە بەڵام تۆ چۆن ئەو قوربانیە کە وەکۆڵێ کەسوکاری من و تۆیە کەسوکاری من و تۆیە وەکو نەتەوە تۆ چۆن ئەیبەستی بە خەڵکەوە هێشتا بووە لە چەمچەماڵ یان لە دێبنە یان لە بارزان یان لە فلان شوێن خەڵک بچێ لە هەفتەیەکە ڕۆژێک بچێ گوڵدانێ لە وەکو ڕەمزێک ئێستا وەکو بەردێکی ڕقوتەقە تەنانە دوو لەو هینە دوو لەو گۆڕانە ناسراون بە DNA ساحیبەکە یان بە DNA نا بە جنسەکانیان لە گیرفانە بووە تەزکەرەکانیان لە گیرفانەوە ئیسا ئەزان گۆڕ ژمارە ئەوەنە و ژمارە ئەوەنە هی کێیە کورە ئەوانش ناچنە سەریکە تۆ چۆن نەبەستی بە خەڵکە ئەخر خەڵک تۆ لە لایەنی معنەوی هەیە چۆن لایەنی معنەوی ئەیبەست تۆ تا لایەنێکی مادی ئەوە بکەی بۆچی جوولەکە توانی و فلان شوێن توانی و ڕواندا توانی ئێستا ڕواندا لە کەنیسەی کاسۆلیکی تاویز وەرەگرێت کاکە گیان ڕواندا لە کەنیسەی کاسۆلیکی کە دەورێکی خراپیان هەبووە لەو کاتا تاویز وەرەگرێ ئەگەر چی ئیسا کەنیسەی کاسۆلیکی دەوری شەبینێت لە ئاشتەواییە ئەی باشە تۆ ئەوە عێراق وا کاکە ئەی باشە تۆ خۆت ئەم هەموو قوربانیە بە بەرچاوتەوە ئەتوێنەوە ڕاستە تۆڵی مەعاشێکی 450 دیناریم هەزاریم بۆ بڕیوەتەوەوان بۆ کردووەکە کاکە هەر مادە نییە تۆ ئەی بۆ ڕۆحی خەڵکە ڕۆحەتدا ڕووخاو داتە پێوەکەی کەسوکاری کەماوەتەوە وردە لێیان ئەمرێ پیاوێکی پیر لە نوگرە سەلمان گەڕاوەتەوە سەر هەواری چۆڵ و وردە دوای چەند ساڵێک مرد ئەی تۆ بۆ ئەوانە چیت کرد خەستەخانەکانت گووە خەستەخانە نەفسی نەگەرەوە ئەمە لە ڕووی دەرونیوە لە ڕووی جەستەیشەوە هەروە لە تا ئێستا 100 و ئەوەندە کیمیایی زەدەمانە یعنی برینداری کیماین هەیە دۆست و ناسیا و خزمی قۆمی تایە وردە لیان ئەمرێ و تا ئێستا وەکو پێویست مەگەر بە جۆزێکی شخصی بنێڕێن من ئەمێ وەکو دوا پرسیار بوو ئەم بابەتە گرنگە ئێستا هەوڵەکە هەیە هەوڵەکە هەیە هەوڵێکی بەڕاستێمە هەوڵێکی جدیە بۆ دۆزینەوەی هەم گۆڕەکان کە ئێستا تا ڕادەیەک ینی تەکنیکی سەتەلایتی ژاتۆتە ناو بوارەکە و گۆڕەکان دەستنیشانەکە وە لە ماوەکانی ڕابردووش ینی تیمێکی گەورەی هێنا لە بەغاوە بەڕاستی یەو بەڕێوەبەراتی کە جەنابە داماژەت پێدا بەڕێوەبەراتی گۆڕە بە کۆمەڵەکانەمان هاتن ینی DNA لە کەسوکار و ئەوانەی کە ماونەتەوەی قوربانیەکان وەریانگرت ئەمە چۆنە بێ پاڵپشتی بۆ دروستکرێت لە هەرێمی کوردستان و لەلایەن حکوومەتی هەرێمە بۆ ئیکە ئەم هەوڵانە هەوڵی جدی بن و لە داهاتوە بتوانێت خزمەتێکی باشی کەسوکاری ئەنفالکراوان و دۆزینەوەی ئەو ینی ئێسک و پرووسکانی دیکە بکرێت بە کورتی وەڵام بیت و سپاسەکە پشت لەلایەن حکوومەتی هەرێمەوە زۆر پێویستە لەلایەن خەڵکی هەرێمەوە زۆر پێویستە لەلایەن موئەسەسەی شوهەدای عێراقەوە زۆر پێویستە کەسێ مؤتەمەری خەرج و تێچوویەکی زۆریان کردووە و بەڵام ئەمە ئەرکی عێراقیشە ئەرکی عێراقە وەکو ئەو نوێنەری ئەو دەوڵەتەیەکە کە ئەم کارەی کردووە کە ئەم کارەساتە و ئەم تراجیدایە بەسەرڕا ئەمە ئەرکی عێراقیشە بەسەرکە قەرەبۆکە ڕاستە ئێمە تووشی وەزعێک بووین عەقڵیەت هەمان عەقڵێتی هەمانیش نەبێ نزیکە لە عەقڵێتی شۆڤێنیش دەوروبەرمان هەمان هەر عەقڵی جارانی
عوسمانی و سەفەوی هەیە بەڵام ئەی تۆ خۆت چیت کردووە مشکلەکە لە خۆتایە زۆر جار نەک لە خەڵکی تریشایە طبعاً بەڵام تۆ خۆت چۆن سەلمانەوە تۆ نەتوانێت خۆت بسەلمێنی تۆ لە گەنجێکی کوردە پرسی هەر گاڵتەیشی لێ کاکە من موچەند نییە قەینا موچەند نیە عقی خۆتە بەڵام لە ئەرمەنیەکە پرسی شتێکی ترت پێڵێ لە ڕوانداییە کە پرسی لە دارفوریە کە پرسی لە دارفوریە کە پرسی کە جەنجەویدە عەرەبەکان بە فور و زەغاوە مەسالی ئەمان سێ خەڵی ئەفریقی نەمانە عەرەب نین ئەوانە بە حوشتر خەڵکیان لە سەر وەختی عومەر بەشیرە ئەنارد و ئەیان کوشتن و وەکۆڵێ دەستێژیان نەکردە سەر ژنەکانیان و دواتر مناڵیان بوو ئێستا ئەو مناڵانە لە دارفورە بووە بە گەورەترین کێشە ئێستا تیروتوانجیان تێگرن ئەمە مناڵی جەنجەویدن چۆن ئێستا کوردانی ئێزدی ڕۆحانیەکانیان قوبوڵ ناکە یا مجتەمع قوبوڵ ناکە ئەو مناڵە بێتاوانەی لە ئەنجامی دەستدرێژی داعشەکان بووە قوبوڵیان ناکەنەوە ئەڵێ خۆت قوبوڵەکەینەوە بەڵام مناڵەکە بەڵام ئەو دایکە نێوی مناڵەکە هی ئەوە کاکە گیان ئەی ئێستا تووشی ئەوە بۆی ڕاستیەکەی من جارێکی تر تاکی دەکەمەوە دەستخۆشی لەو کۆشە ئەەکەم ئەگەر چی ئەمە کۆششی تاکە کەس نییە ئەمە لە ناچاریە تاکە کەس پەناباتە بەر ئەم کۆچە ئەمە کۆچی موەسسەیەکی گەورەیە بە پاڵپشتی حکوومەتی هەرێم لەلایەنی معنەوی و با بڵێن مادینیەتی خۆتوانێ کۆڵێ کاری خۆی بکاتە سەر لەلایەن عێراقیشەوەکە کە ملیۆنان دۆلار بە تەخشان و پەخشان و بەشتی ناڕاستە ئەڕوا بۆ ئەمە بڕوا کە بچێتە ژێر ئەمبارە بەڵام دیسانەوە لە ئاخرا هەر وکۆڵێ ڕیشی خۆمانەگرێتەوە چۆن کە ئێمە چۆن بە خۆ بە دروشم لە دروشم خوتبەدان ئێمە کەممان نییە بەڵام چۆن بەکردەوە ئەوە بسەلمێنین کە عێراق ناچار بکەین دەوروبەرمان ناچار بکەین خۆشمان ناچار بکەین میلەتێک بین هەست بە بوونی خۆمان بکەین هەست بە نەک هەر لە ڕوانگەی دروشەوە لە ناخە هەست بە شکۆی خۆمان بکەین و ئەگەر شکۆی زیندوەکان ڕابگرین پێویستە شکۆی مردووەکانمان و قوربانیەکانمان و شەهیدەکانمان لەو سەحرایانە ئێسک و پرۆسکەکانیان دەربێنین جارێکی تر بە بەڕێوڕەسمی کۆمەڵایەتی ئاینی بیە شێوەیەکی شایستە بیان نێژینەوە بەڵام نەک لە شوێنێکی ڕقوتەقا داینێن و دیسانەوە کەس دەی نەپرسێتەوە ئەمە قسەکانی دەستخۆش مامۆستا محەممەد حەمەد ساڵح تۆفیق شارەزای بواری ژینۆسایت بە سوپاسەوە کە لە بەرنامی پانۆراما لەگەڵ مابووی سوپاس بۆ ڕوونکردنەوە و شیکردنەوەکان مامۆستا زۆر سوپاس بۆ جەناب پشت و بیرەناری خۆشحاڵدارمە کۆڵێ ئەم قسانە تەنها ڕەنگە مایەی خەفەت بێت چونکە ئێمە دەردمان بەڵام دڵنیام کە شوێنی خۆی هەرێک دەردمان زۆرە دیاردەی جێومان زۆرە من سە لە کوردستانیا هەفتانە شتێک بڵاوەکەمەوە بە ناوی دیاردەی جێو هەر جارە باسی دیاردەیەکی جێ و باسی دەردێکەکەم کە دەردی هەموو خەڵکە و هەمیشە هەبیتە من درێژ مامۆستا محەممەد زۆر سوپاس خۆشحاڵ قوربان سەرچاوەکانمان بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ